سپۆنسەری قەیوان گروپ. عزیزان سڵاوتان لەبێ ئەم کاستان باش ڕۆژی شەمەیە دەستپێکی هەفتەیە بەهیواین هەفتەکەمان زۆر باش بێ بتوانین ئەم هەفتەیە زۆرترین هەواڵی باش و خۆش بۆیە بباسیینەوانێ ئەوەی کە هەمومان لە چاوەڕوانی هاتنی موچەداین ئێتر دەنگۆیەکەیە وەکو ڕۆژانی ڕابردوونیە پێتان بڵین بەڕاستی چاوەڵێکمان لانیە لەسەر موچە سبەی دەوامی فەرمیە لە هەرێمی کوردستان و عێراقیشدا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان 240 میلیارد دینار لە بەرامبەر موچەی مانگی 5 و 6 بنێرێت بۆ حکوومەتی عێراق و لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق موچەی مانگی 5 موچەخۆرانی هەرێمی کوردستان دەنێردێت لە بەرەوەی لیستەکەی تاوکرا و لیستی موچەی مانگی 6 لە وربینیدا ڕەنگی تر لە ماوەی چەند ڕۆژێکدا ئەویش تەواو بکرێت و بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە دەبێت موچەی مانگی 6 بنێردێت بەڵام بە دیاریکراوی ڕوون نییە ئێستاوی کەماوەتۆ چاوەڕێی سبەی دەکەین ئایا سبەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغدادەوە دێت و دواتر وەزارەتی ئیدارەی حکوومەتی عێراق ببورن وەزارەتی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان دابەشی بکات یاخود نا ئەم بابەتە هەیە بەڵام ئەمە بۆ یەک لابوونەوەی دەبێت چاوەڕێی سبەی بکەین بابەتێکی دیکە هەیە کە بە درۆن هێرشکراوەتە سەر پێنجوێن ئەمە وای کردووە ئۆتۆمبیلێک کراوەتە ئامانج با بۆ شێوازە باسی بکەین ئۆتۆمبیلێک کراوەتە ئامانج کەسێک بریندار بۆ کەسێکیش گیانی لەدەستاوە ئەم ڕۆژانە زانیاریمان زۆرە لەسەر بابەتی درۆنەکان بە بەردەوامی بە درۆن هێرش دەکرێتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و کێڵگەنەوتەکان و ئەمەش لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی عێراقیش کاردانی بەدوای خۆی داهێنا و قسەی جیاوازی لەسەر دەکرێت و هاوکات لەگەڵەوەشدا ئەو بە دیاریکراوی ئەمریکا قسەی لەسەر کردەوە ئەو کۆمپانیانی کە کاری بەرهێنانی نەوت دەکەن لە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستاندا ئەمانە ناڕەزایەتی لێکەوتۆتەوانێت و هەر لەم گەشتەدا جنگیز چاندار پەرلەمانتاری پارتی دیموکراسی و گەلان دەم پارتی میوانیم کاتژمێرایەک بێ باسی لە پرۆسی ئاشتی دەکەین هەنگاوەکان لە پاش ئەوەی کە بە شێوازێکی هێمای پەکەکە چەکیدانە لە ڕۆژی هەینی ڕابردوو بۆ هەمومان ڕوون بوو کە ئەمە لەسەر ئاستی ناوخۆ هەرێمی کوردستان و عێراق و لەسەر ئاستی ناوچەک و تورکیاش دڵخۆشی بەدوای خۆی داهێنا ئەمەش بابەتێکی دیکە دەبێت لێرە میوانمان دەبێت و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە ئاگربەستی دروستەکان و سووریا هەیە کە بە نێوەندگیری ئەمریکا و وڵاتانی عەرەبی و ئەحمەد شەرعی لەسەر ئەم بابەتە قسەی کردووە کە ئاگربەست ڕاگەنراوە و گرژەکانی سوەیدا بەرەو ئەهۆنی دەڕوە و ئاگربەستی حەماس و غەزە ببورن ئیسرائیل و حەماس هەیە کە ئەمەش بە نێوەندگیری ئەمریکایە بەڵام سەرباری ئەوەی کە ئەمریکا و حەماس و ئیسرائیل لە قەتەر بەردەوام لە گفتوگۆکانیان بۆ گەیشتن بە ئاگربەستێکی هەمیشەیی بەڵام بەیانی ئەمڕۆ ئیسرائیل هێرشی کردوتە سەر کەرتی غەزە با بابەتێکی ناوخۆی هەرێمی کوردستانمان بیر نەچێ و جێی نەهێڵین ئەمڕۆ کۆنگری پێنجەمی کۆمەڵی دادگەری لە هەولێر بەسراوە 910 ئەندام بەشداریان کردووە و زیاتر لە 80 کەسیش خۆیان پاڵەوتوو بووی کە بن بە ئەندامی سەرکردایەتی ئەمانەمان هەیە و ناونشانەکانیشمان هەیە حتمەن لە ناونشانەکان هاوکارانە بابەتی گرنگتریان ئامادە کردو دەچین ناونشانەکان. با درۆن هێرشکراوەتە سەر گوندێکی سنووری پێنجوێن و قایم قامیش دەڵێ سەرقاڵی لێکۆڵینەوە و وردەکاریەکان ئاشکرا دەکرێت. دەمپارتی ڕەتکردنەوەی ئازادکردنی دەمیرتاش و هاوڕێکانی با پێشێرکردنی یاسا نێودەوڵەتیەکان و مادەی 90 دەستوری تورکیا وەسف دەکات. ئەندامێکی وەفدی ئیمراڵی دەڵێت هیچ وادەیەک بۆ لە ناوبردنی چەک دیاری نەکراوە کێشێکی 50 ساڵەش بە 2 یاخود 3 مانگ چارەسەر ناکرێت. وەزارەتی ناوخۆی عێراق ئەنجامی سەرەتایی لێکۆڵینەوەی لە ئاگرەکەی شاری کووت ڕاگەیاند و 17 کەس لە کارەکانیان دوورخراوەتە و 3 ئەفسەریش ڕاگیراون. لێپرسراوێکی ڕۆژاوای کوردستان ڕەتی دەکاتەوە دەستبەرداربوون لە خەباتی چەکداری هەسەدا بگرێتەوە و دەشڵێت ڕاستەوخۆ لەگەڵ تورکیا لە پەیوەندی و دانوستاندان. ئیسرائیل و سووریا با هەوڵی ئەمریکا لەسەر ئاگربەست ڕێکەوتن و داوا لە دروز و بەدەوی و سونەکانیش دەکرێت چەک دابنێن.
دووبارە سڵاوتان لێبێ بە هەواڵەکەی پێنجوێن دەستپێکین کە هێرشکراوەتە یاخود درۆن هێرشکراوەتە سەر گوندێکی سنووری پێنجوێن و قایمقامیش قسەی کردووە ئەلە سەرقاڵی لێکۆڵینن کە وردەکارێکان ناشکرا بکەین. هێمن ئیبراهیم قایمقامی قەزای پێنجوێن باکوور سادنیوتی ڕاگەاندووە پێشنیۆڕۆی ئەمڕۆ درۆنێک لە سنووری پێنجوێن بۆردومانی کردووە کە لە نێو گوندی شێوەگوێزان و تەیمز بووە و وتیشی تا ئێستا زیانەکان نەزانراون و سەرقاڵی لێکۆڵینەوەن لە ڕووداوەکە. بەپێی زانیارە سەرەتایەکان لە بۆردومانەکەدا ئۆتۆمبیلێک کراوە تامانج کەسێک گیانی لەدەستداوە و کەسێکیش بڕیندار بووە. هەر لەسەرەوەی کە باسمان کرد بە درۆن هێرشکراوەتە سەرگوندێکی سەر بە پێنجوێن ئەمە کوژرا و برینداری لێکەوتۆتەوانێ بووی کە زانیاری زیاتر بزانین سەلاح جەمیل پامنێری ئێمە ڕاستەخۆ لەسەر هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە بووی کە زانیاریمان پێ بدا. سەلاح سڵاو لێ بێم کاتت باش گوێ لە تۆ گرین زانیاری چی هەیە لەسەر ئەم بابەتە و تۆ توانیتە بگەیتە شوێنی مەبەست و شوێنی ڕووداوەکە؟ دیارە ئێمە ئێستا بەڕێوەین بۆ قەزای پێنجوێن و بە تایبەتی ئەو ناوچەشی کە درۆنەکە لێداوە کە سنووری گوندی شیوەگوێزانە ئەو شوێنەی بە تایبەتی درۆنەکە لەگەڵ کۆمەڵی خەڵک قسەمان کرد و پەیوەندیمان کرد ئەوان دەڵێن ئەو شوێنە سەختە ناتوانانی بە ئاسان تێی بگەیی بەڵام ئەوەنە هەیە درۆنەکە درۆنێکی تورکی بووە خەڵک وە زانێرەکان بەم شێوازە هاوڵاتیانی مەدەنی باسیەوە دەکەن دوو کەسی کردوەتە ئامانج کە لەسەر ماتۆڕسکیلێک بوون نەک ئۆتۆمبیل وایە ئەوە ڕاستەکەنەوە کە یەکیان گیانی لە دەستداوە یەکیان بریندارە بۆ تاوەکو ئێستا ناسنامەی ئەو دوو کەسە کە کراونێتە ئامانج دیار نییە بەڵام بەگشتی لە دوای پرۆسەی ئاشتیەوە کە ڕاگەێنراوە لە دوای دانانی چەک لەلایەن پەگەکەەوە بە تایبەتی ئەو مەڕاستینەی کە لە جاسەنە بەڕێوەچوو چاوەڕێ دەکرات تورکیا کۆتایی بەم سنوور بەزانەوە ئەم جۆرە لە هێرشکردنە سەر خاکی هەرێمی کوردستان دەنێەوە درۆنەکانی پێدەنگکا بەڵام جارێکی دیکەوە سنووری قەزای پێنجوێنی کردە ئامانج کە لە ساڵانی پێشوو چەند جارێک بە درۆن و بە فڕۆکەی شانڤە ئەو سنوورەی کردوەتە ئامانج وە لەوێ زیانی مادی و گیانی لە هاوڵاتیان داوە دیارە ئەمڕۆژ هەر ئەم بۆردمانەی سنووری گوندی شیوەگوێزانیش لە چوارچەوەی ئەو زنجیرە بۆردمان و پێشێلکارانیایە کە دەوڵەتی تورکیا و لەگەڵ ئەوەشدا خەڵکی گوندی شیوەگوێزان ئەوەیان بڵاو کردوێتەوە کە خۆشبەختانە هیچ هاوڵاتێکی مەدەنی لە سنووری گوندەکانوەکو دانیشتی گوندی خۆیان خەڵکی گوندی شیوەگوێزاندە لەم بۆردمانەدا نەبووەتە ئامانج و زەروری زیانی پێ نەگەشتووە تەنها ئاگرێکی گەورە لە سنووری شاخی وێ نەکەوتوێتەوە کە هاوڵاتیان ئەگەر شوێنەکە گونجاو بێ بۆ ئینکە بتوان بژنێرە کەمێکی دیکە تیمەکان بۆ بژانەوەی ئاگرەکە دەڕۆن خۆدەزانی سنووری قەزای پێنجوێن 200,000 متر چوارگۆژە شاخەکانی تاوەکو ئێستا پیسن بە مین و تەقەمەنیە ئاسان نییە ئاگری سەلاح گوێت لە منە سەلاح چۆن ڕوون بۆ تۆ کە ئەو درۆنە تورکیا دیارە هاوڵاتیان باسیەوە دەکەن ئەو شوێنە دیارە چەندێکە لەلایەنیش فڕۆکێکی دیکەوە یا هیچ هێزێکی ئاسمانی دیکەەوە نەکراوەتە ئامانج ئەوەی کار جارێک کە کرا بێتە ئامانج هێزەکانی تورکیا لەسەر کاتەمە جاری یەکەم نییە و ناوچێ بکرێت ئامانج پێ ئەو زانیاریانی کە بەردەستی تۆ کەوتووە یەکەم نییە کە سنووری ناحەی گەرمەک لە سنووری قەزای پێنجوێن نەکرێتە ئامانج ناحەی گەرمەک ساڵانی پێشووتریش بووەتە ئامانجی فڕۆکەی بێ فڕۆکەوانی تورکی و فڕۆکەی F-16 بۆیە ئەمەش بە زۆر باشە سەلاح ئەگەرەکان بە وتەی هاوڵاتیان بۆ ڕاتکەم جارش هەر فڕۆکەی بە فڕۆکەوانی تورکی بووە جارێکی دیکە سنووری قەزای پێنجوێنی بەردومانکەوە قایمقامی قەزای پێنجوێنیش بە اقتصادنێزی ئەوە ڕاگەن کەوان لە کۆڵینەوەیان زۆر باش و یەزەمیەکان بەڕێکەوتون بۆ ناوچەکە زۆر باشە سەلاح هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانت حتمما لە گەیشتنی تۆ بە ناوچەکە و لە بوونی زانیاری و هەر لە ڕێگی تۆ زانیارەکانە زانین سوپاس هەر بژی
کۆمەڵی دارگەری کوردستان لە هەولێر پێنجەمین کۆنگرەی دەبەستێت و ئەندامێکی کۆنگرەکەش دەڵێت 910 ئەندام بەشدارن و 2 هەڵبژاردنیش بەڕێوە دەچێت. شوان ڕابەر ئەندامی کۆمەڵی دادگەری کوردستان لە لێدوانێکدا بۆ کورسان نیوز ڕایگەاندووە کۆنگرەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر دەکرێت لە 5 بەش و 24 مادە پێک هاتوون و تیشی 910 ئەندام بەشداری دەکەن لە کۆنگرەکەدا و هەڵبژاردن بۆ سەرۆکی کۆمەڵ و هەڵبژاردنی ئەنجومەنی سەرکردایەتی بەڕێوە دەچێت. بەپێی ئەو پەیڕەوەی کە لە ڕابردوو ئامادە کراوە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکرێت لەگەڵ بەیانێ لە 5 بەش پێک هاتووە 24 مادەیە. طبعاً بنەما سەرەکیەکانی پەیڕە و باس لە ئەرکەکان دەکا، مافەکان دەکا، دەسەڵاتەکان دەکا. دیارە لە کۆنگرەی ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی 910 کەس مەشمولە بۆی هەیە ئەندامی کۆنگرەبی بەشداری بکە لە نێو ئەوانەدا تقریبان 180 ئافراد و 80 و قسوور کاندیدیش هەر لەوانە 8 کەسیان ئافرەتەن. لە ڕۆژی یەکەم دووسێ کاری سەرەکی دەکرێت. یەک طبعاً ئاستەکان سفر دەکرێنەوە هەموو دەبینە ئەندامی کۆنگرا لیژنەی ئامادەکاری کۆنگرە بە ئامادەبوونی تیمی دادوەری و تیمی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق کە ئامادە دەبن دەرگاواڵا دەکا بوو ئەوەی چێخ و کاندی دەکا بۆ پۆست سەرۆک. ئەگەر تەنیا یەک کاندید هەبوو ئەوە بە ئاشکرا دەنجی بۆ دەدرێ، ئەگەر دوو یا چەندیش هەبوون بە نهێنی دەنجی بۆ دەدرێ. دوای ئەوە لەوانەیە لە دوای عەسەر لە کاتی عەسەر هەڵبژاردن بۆ سەرکردایەتی بکرێ کە بە سەرۆکی شەوەسی ئەندامی سەرکردایەتی هەڵدەبژێردێ. دوای ئەوەی کە هەڵدەبژێردێن لە ڕۆژانی داهاتوو مەکتەبی سیاسی لە نێو ئەو 30 کەس هەڵدەبژێردێ. هەر لەسەرم بابەتە گەیلان سابر پامنێری کورسان نیوز ڕاستەخۆ لەگەڵمانێ بووی کە زانیاریمان پێدا سەبارەت بە پێنجەمین کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان کە ئەمڕۆ لە هەولێر بەڕێوەچۆ ماوەی 2 ڕۆژش بەردەوام دەبێت. گەیلان سڵاو لێبێ، نیۆڕۆ باش، دێمە لای تۆ قسەمان بۆ بکە گوێ لە تۆ گریمساین چی هەیە؟ بەڵێ هێوی لە سەعات دە و چارێ و کارەکانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری لە هۆڵی سەعات عەبدوڵڵا لە شاری هەولێر بەڕێوە دەچی. لێژنەی باڵای کۆنگرە وتاری خۆی خۆندێتەوە. سەرۆکی کۆمەڵی دادگەریش چەند دقەیەک پێش ئێستا وتارێکی 4 بڕگەی هەبوو تای وتارەکەی پێشکەش کرد و لە ئێستادا پشتوێ گۆرجیرات چاوەڕ دەکرد دوای نیۆڕۆ کارەکان بەردەوامی هەبێ بۆ وردەکاری زیاتر لەسەر کۆنگرەکە بزانین چۆن کارەکان بەڕێوە دەچێت. محەممەد حەچیم وتەبێژی کۆمەڵی دادگەریمان لایە کە تاوکو ئێستا ژەندامی ئەنجومەنی باڵای پێم وابێ. زۆر باشە، زۆر باشە. کارەکان لە 2 ساعتی ڕابردوو چۆن بەڕێوە چووە؟ واللهی کارەکان دیار بوو بەرنامەکان بە قورآانی پیرۆز دەستی پێکردووە مارچی کۆمەڵ لێدراوە و 2000 لیژنەی باڵا کە ماندوو بوون بە سازکردنی ئەم کۆنگرەیە و تێیانە بوو وتاری سیاسی و فکری مامۆستا عەلی باپیریش پێم وابوو لە 4 تەوەرا بوو تا 3 تەوەری من لێوە بوو. لە خەڵک زۆر دەپرسێت بۆچی کۆمەڵی دادگەری لەم کۆنگرەیە تەنیا مامۆستا عەلی باپیری کاندیدا هیچ کەسێکە بەربژێر نێ بۆ سەرۆکی کۆمەڵی دادگەری تاوکو ئێستا هیچ کەسێکە دیار نەکرابووە بەربژێر نەبوو بۆ کاندید بۆ سەرۆکی کۆمەڵی دادگەری. خۆی بەرپرسیارەتی لە کۆمەڵا قورسە کۆمەڵ حزبێکە بڵێن حزبێکە لە دەرەوەی دەسەڵات و حزبێکی ناڕازیە و یعنی مەسئولیت لە کۆمەڵ مەسئولیەتی ئاسایش چی جای مەکتەب سیاسی و چی جای بەرپرسی یەکەم لەبەرەوە هیچ هەڵپێک لە ناو کۆمەڵا بۆ کەسی یەکەم نییە. مامۆستا عەلی باپیری بڕیاری وابوو نەیکا بە ڕاستی لەسەر تەکلیفی دامەزرێنران و مەکتەب سیاسی کۆمەڵی دادگەری ینی بە ناچاری قبولی کردووە کە ئەو ئەرکە بگرێتەوە ئەستۆ. وەڵام دێوە کۆنگرە دەسەڵەتی ئەوە هەیە کە بڕیار بداتن کۆمەڵی دادگەری بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان. ئەو پرسە نییە لە ئینا پێش کۆنگرە کۆبنەوە گشتەکان بووە نزیک 6,000 ئەندام تیا بەشدار بووە ڕاپرسیە کراوە ئەندامانی کۆمەڵ بە ڕێژەیەکی بەرز پشتیوانی ئەو بڕیارن کە سەرکردایەتی کۆمەڵداەتی پێ ناچێت هیچ گۆڕانکاری ببێت. سوپاسان لەگە محەممەد حەچیم وتەبێژی فەرمی کۆمەڵی دادگەری هێوی ینی لە شاری هەولێر ئەمڕۆکە ینی دوای ئەوەی ڕێستەکە ئەو پشووە و وەرگیرە دەسەڵاتەکانی سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەنجومەنی باڵا ئەنجومەنی سەرکردایەتی سەرجەمیان دەرێتەوە لێژنەی باڵا کە 7 کەسن ئەوان جارێکی دیکە دەرگای خۆپاڵاتن بۆ
کاندیدی سەرۆکی کۆمەڵی دادگەری دەکرێتەوە تاکو ئێستا زۆر باشە گەیلان سەرۆکی کۆمەڵی دادگەری گەیلان سابر پامنێری کوردستانی و سپاس بۆ زانیارەکانە دەستخۆش لە بوونی زانیاری نوێ دەگەڕێنە لای تۆ ڕاستە خۆ دەچینە ئەنقەرە ئێمە زانین کە لە ماوەی ڕابردوودا بەڕاستی تورکیایەک بۆ لە وڵاتانی کە کەمترین کات دانی بە مافە نەتەوەیەکانی کورداناوەوە لە زۆرینی کاتەکانیشدا ڕەنگە دەتوانین بڵین مافی کوردی پێشێل کردووە بەڵام لە نێوجەرگی تورکیادا و کەسانی باڕەچڵک تورک و کەسانی دیاری ئەو وڵاتە هاوسۆز بوون لەگەڵ کووردا و توانیویانە بە جۆرێک لە جۆرەکان کار لەسەر بەدەستهێنانی ماف و چارەسەرکردنی دۆزی کورد بکەن لەو وڵاتەدا یەکێک لەو کەسانی کە بەڕاستی ئێستا میوانی ئەم کاتژمێرەی هەواڵی کورسات نیوزە و هاوکات لەگەڵەوەشدا لە ڕابردوودا یەکێک بۆ لە ئەو هاوڕێ و لەو هاوڕێ و دۆستانی سەرۆک مامجلال کە پەیوەندیکی پتەویان هەبوو ئەویش جەنگیز چاندار کە ئەندامی پەرلەمانی هەدەپە بووە و ئێستاش ئەندامی پەرلەمانی هەدەپێ ببورن بۆی کە زانیاری زیاتر لە ئەو وەربگرین و بە خۆشحاڵیەوە کاتی پێداوین کە بتوانین لە نزیکەوە باز لە پرۆسەی ئاشتی بکەین لە تورکیا هەنگاوەکانی بەکوێ گەیشتووە و کورد چۆن مامەڵە بکات ئەمان و کۆمەڵێک پرسیاری دیکە لە بەڕێزیان دەکەین بەڕێز جەنگیز چاندار سڵاو لێبێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆی کە کاتتدا بە کورسات نیوز دەمەوێت سەرنجی جەنابەت بزانم سەبارەت بە هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی لە دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو بە دیار چاوی هەموو میدیاکان و جیهانەوە پاکەکە توانی وەکو هێمایەک چەکدا بنێت. سپاسان دەکەم بۆ میوانداریکردنم بە شتێکتان بۆ ڕاست بکەمەوە من ئەندامی پێشووتری دەم پارتیم لەبەر ئەوە نەک هەدەپە بەڵکو دەم پارتی بۆیە من لە ئێستادا سەر بە دەم پارتیم و لە تورکیا بگەڕێمەوە بۆ پرسیارەکە دەربکەوتۆ ئاماژەت پێدا ئەوەی کە ئێمە لە هەفتەی ڕابردوودا بینیمان لە 11/7دا لە ناوچەیەکی نزیک شاری سلێمانی کە شوێنێکی زۆر گەرنگ و جێسەرنجە کە ڕێگایەکی درێژە باس کرد بۆ کە تۆ خۆلایەن خۆتۆ ڕێگایەکی باست درێژت باس کرد کە پەیوەندیدارە بە پرسی کرد ئەوە جوڵەیەکی سیمبولی بوو یاخەت ڕەمز ئاسا بوو بابەتێکی گرنگ بوو کە نمایندەی ئەو ساتە وەختە دەکات کە پارتیکرەکارانی کوردستان پێشکەشی کرد کە دوای خەبات و شەڕکردن بۆ ماوەی زیاتر لە 40 ساڵ لە پێناوی پرسی کورد بۆ چاسکردنی پرسی کورد لە تورکیا ئەوە ساتە وەختێکی بڕوانەکردە بوو یانی بەتایبەتی بۆ خەڵکانێکی زۆر کە باوەڕیان نەدەکەشتیوە ڕوودا بەڵام ئەو بوو لە 11 تەمموزدا ڕوویدا بۆیە ئێمە ئێستا لە قۆناغێکداین کە پێویستە بە دوواداچوونمان هەبێت و کۆمیتەیەک پێک دەهێنرێت بە سەرۆکایەتی وتەبێژی پەرلەمانی تورکیا دوێنێ ئەو کۆمیتەیە ڕاگەیەندرا کە نزیکەی 44 ئەندام لە خۆ دەگرێت کە نوێنەرایەتی پارتە جیاوازەکانی پەرلەمانی تورکیا دەکات و ئەو ئەندامانەشە هەڵ دەبژێردرێن بە گوێرەی ژمارەی ئەو کورسیانی کە هیانە لە ناو پەرلەمانتەوە تا هەر حیزبێک چەند کورسی هەبێت بە قەبارەی ئەو کورسیانی ئەندامی دەبێت لە کۆمیتەکەدا ئەو لە هەفتەی داهاتوودا ئەو کۆمیتەیە تاقی دەکرێتەوەنێ بۆ ئەوەی کە تاقی دەکرێتەوەنێەوە ئەو گۆڕانکاریانەی کە دەکرێت لە دەستوردا پێشکەشی پەرلەمان دەکرێت و بۆ ئەوەی کە لە ڕوویاساییەوە ئەندامانی پەکەکە بتوانن بێنەوە بگەڕێنەوە بەناو تورکیا و ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە بۆیە ئەوە تاقیکردنەوەیەک دەبێت بۆ هەڵسەنگاندنی ئاڕاستەی متمانە و هەروەها ئەو پرۆژە یاسایانەی کە پێویستە پێشنیار بکرێن و لەلایەن پەرلەمان و پەسەند بکرێن و ڕێوشێنی یاسایی بگیرێتە بەر لەبەر ئەوە کارێکە بۆ ئاسانکردنی ژمارەیەکی زۆر لە زیندانیەکان کە لە بەندیخانەکاندا دەستگیر کراون و تۆمەتی ئەندامبوونی پەکەکان خراوە تەپاڵ و
و ئەو کۆمیتێ کار دەکات بۆ ئەنجامدانی چەند گۆڕانکاریەکی یاسایی بۆ ئەوەی وا بکاتە یاساکان بگونجێن لەگەڵ ئەو گۆڕانکاریانەدا. ئەوەش بابەتەیە کە زۆر گەرن کە بۆ دروستکردنی متمانە و بڕوا لەبەرەوە بەڕێز چاندار مستر چاندار کە گرنگە بۆ دروستکردنی متمانە لە لەی پەکەکە یاخود لە لای تورکیا یاخود ئەمە دەبێتە ڕێڕەوێکی دروستکردنی متمانەی بەهێز بۆ ئەوەی هەردوو لا پابەندی ئەو ڕێکەوتنە بنووە پرۆسی ئاشتی بگاتە جێگە و ڕێگەی خۆی. متمانە هەنگاو بە هەنگاو دروست دەکرێت. ڕاستە. واتە متمانە بە شێوەیەکی کتۆپڕ و لە خۆوە دروست نابێت و هەردوو لا متمانێن بێ خێرا متمانە بێکتری بکەن بەڵکو دەبێت چەند هەنگاوێکە بێت لە نێوانیاندا وەکاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە متمانە دروست بکرێت و دوای ئەوە دەکرێت هەنگاوی دووەم بنرێت و پاشان ئەنگاوەکانی تر بۆ ئەوەی کە بەرەو پێشەوە دەچن واتە کارەکە بەو شێوەیە دەبێت بەڵام گرنگترین و گەورەترین هەنگاو ئەوە بوو کە لە هەفتەی ڕابردوودا ڕوویدا لە سلێمانی کە هەمومان لە ڕێگەی شاشەکان و بینیمان ئەوە ڕووداوێکی گەورەی مێژووی بوو لە ڕاستیە بۆیە ئەگەر وەک خۆتان دەڵێن لە ئێستادا تۆپەکە لە ناو گۆڕەپانی ئەنکەرەتدایە و ئەو کۆمیتەی کە ڕاگەیەندرا کە گوایە دروست دەکرێت و لە 44 ئەندامی پەرلەمانت پێک دەهێنرێت لە هەفتەی داهاتوودا دەست بەکارەکانی دەکات و چەند ڕێوەی شوێنێک دەگرێتە بەر پێش هەموو شتیان بریتە لە بڕیاری لێخۆش بن چکە بەبێ ئازارکردنی ئەو زیندانیانە کە هەزاران ئەندامی پەکەکەن لە زیندانیدان یاخود لە دەرەوەی تورکیان و دەبێت داسانکاریان بکرێت بۆەوەی کە بێنەوە واتە لە منفاوە لە دەرەوەیە لە ئەوروپا بە هەمان شێوە بگەڕێنەوەنە بۆ وڵاتەکەی خۆیان و بۆەوەی کە متمانە درجە هەر بەها زیندانیەکان دەبێ ئازاد بکرێنە کەواتە کۆمیتەکە ئەو کارە دەکات کە ئەوەش هەر بۆ بۆ نێو ئەڵێم ئەوەش هەنگاوێکی گەورەیە بە هەمان شێوە کەوا دەکات متمانە و بڕوابوون دروست بکات لە نێوان پەکەکە و لە نێوان پەکە و هەروەها دەوڵەت و گیان با بڵێن هەروەها دەوڵەت و حکوومەتی تورکیا کەواتە ئەمە پرۆسێسێکە کە هێشتا لە سەرەتاکەی داهێنەوە بەڵام پرۆسەیەکی گرنگە وە کۆی پرۆسەکەش کۆمەڵێک هەنگاو لە خۆ دەگرێت. باشە بەڕێز چاندار ئەمە جار یەکەم نییە پرۆسەی ئاشتی لە نێوان پەکەکە و وەروەها تورکیادا دێتە بەرباس بەڵام ئەم جارە بە جۆرێک لە جۆرەکان باس لە جیاوازی ئەم قۆناغە دەکرێت باز لە جیاوازی ئەم جارە دەکرێت تۆش پێت وایە ئەم جارە جیاوازی هەیە لەگەڵ جارەکانی دیکە و ئەگەر جیاوازی هەیە و تۆش هەست بە جیاوازەکە دەکەی پێت وایە ئەم جیاوازی خۆی لە چیدا دەبینێتەوانێ و هەمووان باسی ئەوەش دەکەن دەوترێ ئەم جارە تورکیا تا ڕادێک جددیترە بەراورد بە جارەکانی دیکە. ئەم پرۆسیان زۆر جیاوازترە لە پرۆسێسەکانی پێشووتر ئەمە ڕاستت کرد ئەمە یەکەم جار نییە کە ئەم جۆرە پرۆسی ئاشتیانە باش بکرێت بۆ چارچکردنی کێشەی کورد بەڵام ئەم پرۆسیان ناوازێ جیاوازە ئەمە شوا دەکات کە هاوشێوەی پرۆسەکانی پێشووتر نەبێت کە ئێمە باسمان کرد و بەڵگەکانی تۆ خۆتان لە شاشەکان و بینیتان بەتایبەتی ئەو ڕێو ڕسمی کە لە مانگی کە لە یانزەی حوتی هەفتەی ڕابردوودا ڕوویدا شتێکە کە پێشتر بە هیچ شێوەیەک ڕووی نەداوە هەرگیز نەمان بینیوە ئەندامانی پەکەکە بەچەکەکانیەوە بێن و بەو شێوەیە دای بنێن و سەدان کەس لە تورکیاوە سەفەریان کردووە بۆ سلێمانی بۆ ئەوەی کە شاید حاڵی ئەو ساتە وەختە بن هەروەها ڕێکخراوی کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگەی مەدەنی و هەروەها لە تورکیاوە و هەروەها ئەندامان و نوێنەرانی یەکێتی نیشتیمانی و هەروەها نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستانە و هەروەها نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە
و هەروەها نوێنەری حکوومەتی عێراقیش لە بەغدادەوە و هەروەها بەرپرسانی تورکیاش بە هەمان شێوە لە ئەنقەرە هەمان ئامادەی ئەو ڕێوڕسمە بوون بۆ دانان و تێشکاندنی چەکی تورکیا و هەموو جیهان و لە تورکیا و هەموو جیهانەوە لە ڕێگەی شاشەکانی تەلەڤیزیۆنەوە ئەو ڕێڕسمیان بینی ئەمەجەری دەخات کە چاتەوەختێکی دراماتیکیەوە کە زۆر جددین ئەوەش دەری خست کە ئەندامانی پەکەکە بە تایبەتی کەسایەتێک دیارەکانیان وەکو بەسێ هۆزات کە هەمان ئامادە بن و بەشداریان کرد لەو ڕێڕسمەدا و چەکەکانیان دانا و پاشان سووتانیان کە ئەوە کردەوەیەکی سیمبۆل ئاسایی ڕەمزی بوو کە ئەوەش مانیڤەستۆیە یا خودت ڕاگەاندنێک کە بەیاننامەیەکە کە تورکیا کە پەکەکە کۆتاییان بە خەباتی چەکداری هێنەوە بۆیە ئەمە دەری دەخات کە ئەمە قۆناغێکی نوێەوە ئەم پرۆسەیە جیاوازە لە بزوتنەوەی کووردا ئەمە شتێکی نوێ و پێشتر بە هیچ شێوەیە کشتیوانە بینرا و هەنگاکی لەم جۆرە نەنراوە لە پێشتردا بۆی هەروەکو وتم ئەمە ناوازەیە دەگمەنم و ئەمەش وا دەکات کە هیوایەکی زۆرمان هەبێت چونکە پرۆسەکانی پێشووتر لە پرۆسەکانی پێشتر جیاوازە. باش بەرز چاندار ئەوەی کە بینیمان هەنگاوەکانی پەکەکەمان بینی ئێستا دەبێت سێری هەنگاوەکانی ئاکەپە بکەین بزانین ئەوان چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکەن پێت وایە ئەمانی تر دەبێت هەنگاوەکانی بەردەستیان چی بێت چۆن هەنگاو بنێن بەرەوەی کە پرۆسی ئاشتی بچێتە جێگە و ڕێگەی خۆی بە هاوسەنگی دۆخەکە ڕابگیرێت تا ئەوەی بتوانن ئەم جارە ئەم قۆناغی کە ئێستا هاتۆتە پێشەوە بۆ جێبەجێکردنی پرۆسی ئاشتی بە شێوازێکی گونجاو و هاوسەنگ بەڕێوە بچێت. هەر بۆیە هەر لە سەرەتاوە وتم کە ئەمڕۆ یاخود با بڵێن دوێنێک کە هەینە بوو واتە یەک هەفتە دوای ئەو ڕێوڕسمی کە لە سلێمانی ئەنجام درا وتەبێژی پەرلەمانی تورکیا داوای لەسەرکردەی هەموو پارتەکانی تورکیا کرد کە نوێنەریان لە پەرلەماندا هەیە پێڕاگەاندن کە کۆمیتێک پێک دەهێنرێت و هەفتەی داهاتوو ئەو کۆمیتە دەست بەکار دەکات بە تایبەتی لە وەرزی هەمیدا بۆ مانگێک دوو مانگ یا سێ مانگە بۆ ئەوەی کە بتوانن ئامادەکاری بکەن بۆ ئامادەکردنی کۆمەڵێک پرۆژە یاسا بۆ ئەوەی کە ڕێگە بدەن بە هاتنەوە و گەڕانەوەی هەزاران ئەندامی پەکەکە لە دەرەوە هەروە ئازادکردنی هەزاران ئەندامی تر کە هەزاران کەسی کە بە تۆمەتی ئەندامبوونە لە پەکەکەدا دەستگی کراون لە زیندانەکاندانە بۆیە ئەمەش قۆناغێکی ترە کە قۆناغێکی یاساییە تەشریعیە کە لە هەفتەی داهاتوو دەست دەکات بەکارەکانی و ئەو کۆمیتێ یاخود پەرلەمان پرۆژە یاساکان لەو کۆمیتەیە وەردەگرێت و پاشان بڕیاریان لەسەر دەدات و دەنگیان لەسەر دەدرێت و دوای ئەوە هەنگاوێکی نوێتر دەست پێ دەکات هەروەکو بەبێ بڕیاری لێ خۆش بوون ینی کارەکەی یەکجا بۆ شێوێ نابێت چونکە ئەوە وا دەکات کە کە کورد و تورک پێکەوە یەک بگرن و یەکبوونێک دروست ببێرە نەوێندا پاشان هەنگاوەکانی تر دەبینین کە لە پرۆسەکەدا دەنرێت و واتە ئەوەش قۆناغێکی تر یا قۆناغێکی ترمان دەبێت قۆناغێک تێپەڕیوە قۆناغێکی ترماوە بەتابەتی قۆناغ ڕابردووە بوو کە لە سلێمانی بینیمە قۆناغی داهاتوو قۆناغێکە کە دەبێت پەرلەمان قسەی خۆتا دێتە کات و قۆناغەیە کە کۆمیتە پەرلەمانەکە کارەکانی خۆتا تێ دەکات و بە هەماهەنگی و پەیوەندیش لە نێوان عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمرالیەوە ئەو کۆنتێکستە یاخودە و ناوەڕووکی پێشکەشکراوەکاری لەسەر دەکرێت و وای کە لە پەرلەمانیشە دەکرێت و کۆی پرۆسەسەکە و کارەکان ڕێک دەخات و کە ئەوە ڕەنگە ئەوەی 34 مانگێک بخایێنێت. باش ئەمە زین کە بەڕێز چاندار ساڵانێکی زۆر هەستێکی نەتەوە پرسی لەنێو کۆمەڵگەی تورکیادا هەیە و ئێستش دەستورێک هەیە بەم دەستوری ئێستا کە هەیە دەتوانین بڵێن کۆمەڵگەیەکی فرەنەتەوەی دیموکراسی هاوسەنگ دەتوانێت دروست بکات لە مەودووە؟ ئەگەر ئێستا لە تورکیا بڕوانی دەبینیت وڵاتێکە بەم شێوی ئێستا دۆخەکە بە جۆرێک کە هیچ شتێکی تێدا بەدی نایەت
چکە ئێمە چەندین دێ باز لە گۆڕانکاری و پەرەپێدان و گەشەپێدان دەکەن بۆیە ئێمە باز لە پرۆسەیەک دەکەین کە کات دەخایێنێت ئەگەر ئەم شتانە بەدی بێن یاخود ئەم ئامانجانیان ئەم بەبستانی کە لە ماوەی ڕابردوودا باسمان کرد لەم چاپێککەوتنێدا ئەگەر ئەمانە هەموو بەدی بێن ئەو کات ئێمە دەگەینە قۆناغێکی نوێ کە گۆڕانکاری یاسایی تەشریعی تێدا ڕوودەدات ئەمەش ئەوە دەگەێنێتی کە دادەنرێت بە مافەکانی گەلی کووردا لە تورکیا و ئەمەش وا دەکات کە دەستور بگۆڕێت بە جۆرێک کە تێیدا کورد زیاتر بەشداری بکەن لە ژیان و سیستەمی سیاسیدا لە چاو جاراندا واتە ئەمە پرۆسەیەکە و ئەمەش هەنگاوێکە دوای ئەوە کۆمەڵ هەنگاوی تر دێت پاشان سەقامگیری دروست دەبێت و دواتر لە قۆناغی دواتردا دەستور دەگۆڕێت ئەمانش کۆمەڵە پرسیارێکن کە پێویستە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی وەڵامیان بدرێتەوە بەڵام شتەکە لە مێشکەوە دەست پێ دەکات شتەکە پەیوەندی بە ئامار و سەرژمێریەوە نییە کە تەماشا ئەم لاولا بکەن ئێمە کار دەکەین دەجوڵین خەبات دەکەین تێدەکۆشین بۆ یەکە بتوانین گۆڕانکاری دروست بکەین گۆڕانەکەشکەی دەستی پێ کرد کاتێک دەستی پێ کرد کە چەند مانگێک پێش ئێستا دەستکرا بەکارەکان کە بابەتێکی زۆر گرنگ بوو گۆڕانکاری و پەرەسەردنێکی ئێجگار گەورە بە تایبەتی ئەوەی کە لە هەفتەی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا و ئێستاش هەنگاوێکی ترە یاخۆ قۆناغێکی ترەکە لە هەفتەی داهاتووە دەست پێ دەکات کە نزیکەی دوو مانگێک سێ دەخێنێتە پاشان ئەو کات قسە دەکەین و باسی گۆڕانکاری دەستوری دەکەین و بۆ چارەسەکردنی پرسی کورد زۆر باشە بەرز شاندار کۆتا پرسیارم با پەیوەندیدار بێ بۆ پەیوەندی کە لە نێوان تۆ و سەرۆک مام جەلالدا هەبووە ئێوە هاوڕێتێکی باش و پتە و لە نێوانتاندا هەبووە و لە نزیکی شەوە ئاگاداری بارودۆخ و کارەکانی یەکتر بوون و ئاگاداری بیرۆڕای یەکتر بوون بە دیاریکراویش لەسەر پرۆسەی ئاشتی دەمەوێت قسەم بۆ بکەی و ڕێی تۆ چۆنە سەبارەت با بیر و باوەڕەکانی سەرۆک مام جەلال و هەوڵەکانی لە کاتی خۆیدا بە دیاریکراوی لە نەودەکان و سەرەتای 2000ەکاندا کە بەڕاستی هەوڵێکی جدیدا بۆ گەیشتە ئەنجامی پرۆسەی ئاشتی پێش هەموو شتێک پێویستە بڵێ من کە من زۆر بیری مام جەلالەکەم چونکە ئێمە دوو هاوڕێی زۆر نزیک بووین یەکتریمان خۆشەویست و من کۆچکردنەکەی ئەو وای لێکردم کە زۆر دڵتەنگ و خەمبار بم بۆیە زۆر بیری ئەەکەم بۆ پرسیارەکەی تۆ وێڕای هەست و سۆزی و خۆم کە بۆ مام جەلال هەمە من دڵنیام ئەگەر بێت و تۆ یاخود ئەگەر بێت و ئەو لە ژیاندا بە ئەوە زۆر دڵخۆش شادمان دەبوو بەم ساتە وەختەی کە ئێمە ئێستەتەیدا دەژین چونکە خەونی ئەوە بوو کە پەیوەندیەکان بگەنە ئەم ئاستی کە ئێستا پێیگەیشتون خۆ ئەگەر بێت و ئەم پرۆسەیە بەرەو پێشەوە و بە ئاراستە دروستەکەی خۆیدا گەشە بکات و بەرەو پێش بچێت چونکە بێگومان هەندێک ڕیسک و ئاستەنگیش لە ڕێگەی ئەم پرۆسەیەماندا هەیە بە تایبەتی هەنە شتێکە پەیوەندی بە هەستەوەریەوە هەیە و ڕێگاکە تەخت نییە لە بەردەمماندا و ڕێگایەکی خاوێن نییە بێگومان هەندێک چاڵ و چۆڵ و ئاسەنگی شێک پێویستە بەسەریان دەزاڵبی بەڵام بە شێوەیەکی گشتی مام جەلال هەمیشە پێویستە لە بیرمان ئەو کەسە بوو کە دەست پێشخەری کرد بە دەستپێکردنی پرۆسی ئاشتی پێش چەندین ساڵ پێش ئێستا و ئەو بەشداریەکی گەورەی هەبووە بۆ ئەو چەمک و بیرکردنەوەی کە هەیە بۆ ئاشتی لە نێوان کورد و تورکیا لە پێناوی چارەسەرکردنی کێشەی کورد و پرسی کورد لە تورکیا بۆیە ئەگەر لە ژیاندا بووە بەدڵنیەوە زۆر خۆشحاڵ دەبوو بەبینینی ئەوەی کە ئێستا ڕوو دەدات و خۆ ئەگەر بێت و ئەم پرۆسە ئاشتیە بگاتە قۆناغی کۆتایی و خۆی بگات بە ئامانجەکەی ئەوە دەبڵین ئەوە دەبێتە هۆکارەکەی دەگەڕێتەوە بە ئەو دەست پێشخەریکە لە سەرەتادا هەبوو چارەسەرکردنی پرس لە تورکیا پرسی کورد لە تورکیا
بەڕست چاندار من زۆر سوپاسی تۆکەم یەکەم بۆ ئەوەی کە پێگەکەی خۆتت بۆ ڕاست کردمەوە من بە هەڵەوتم دووەمیان بۆ ئەوەی کە بەڕاستی کاتتدا بە کورسانیۆز و بەوردی باست لە تاوی ئەو زانیاریانە کرد کە دەبوو ئێمە بیزانین وەروەها بینەرەکانیشمان بیزانن زۆر سپاس بۆ بەڕێز چنگیز چاندار ئەندامی پەرلەمانی پێشووتری دەم پارتی لە پەرلەمانی تورکیا دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت زۆر سپاس بۆی کە کاتتدا بە ئێمە بەردەوام بین دەمپارتی ڕەتکردنەوەی ئازادکردنی دەمیرتاش و هاوڕێکانی با پێشێرکردنی یاسا نێودەوڵەتیەکان و مادەی نەوەدی دەستوری تورکیا وەسف دەکات پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەمپارتی لەبارەی ئازاد نەکردنی دەمیرتاش و هاوڕێکانی ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە دەڵێت سەرەڕای بڕیاری سێمی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بۆ ئازادکردنی سەلاح الدین دەمیرتاش و هاوڕێکانی لا دۆسەی کۆبانە جارێکی دیکە دادگای تورکیا داواکارێکی ڕەت کردەوە ئەوەش باڕوونی پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان و مادەی نەوەدی دەستوری تورکایە و ڕاشی گیاندووە دەمیرتاش و هاوڕێکانی بە هۆکاری سیاسی زیندانی کراون و ئازادکردنیشیان پێویستە بۆ پرۆسی ئاشتی بەڵام دادگا بەردەوامە لە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان تونجەی باقرهانەوە توڵای حاتی مۆغڵاری هاوسەرۆکانی گشتی دەمپارتیش ئاماژیان بۆ کردووە ڕەتکردنەوەی داواکاری ئازادکردنی سەلاح الدین دەمیرتاش و فیگان یوکسەکداغ جێگی قوبوڵکردن نییە و بەردەوام دەبن لە بەرگریکردن لە یاسا و دیموکراسی پێشتریش دادگای 22مینی سزا قورسەکانی ئەنقەرە داواکاری ئازادکردنی سەلاح الدین دەمیرتاش و فیگان یوکسەکداغ و هەموو دەستگیرکراوان دۆسەی کۆبانێ بە پاساوی ئەوەی بڕیارەکەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا هێشتا یەکلایی نەکراوەتەوە ڕەت کردوتەوە. ئەندامێکی وەفدی مراڵی دەڵێت هیچ وادەیەک بۆ لە ناوبردننی چەک دیاری نەکراوە و کێشێکی 50 ساڵەش بەدوو یاخود بە 3 مانگ چارەسەر ناکرێت پەروین بڵدان ئەندامی پەرلەمانی تورکیا و ئەندامی وەفدی ئیمرالی دەمپارتی ڕایگەاندووە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی بە قۆناغێکی گرنگ و هەستیارداتێ دەپەڕێت و دەبێت با سەرکەوتووی تێپەڕەندرێت و تا ئێساش هیچ ڕادەیەک بۆ تەواوی لە ناوبردننی چەک لەلایەن پاکەکە و کۆتەهێنان با خەباتی چەکداری دیاری نەکراوە و بە دیاریکردنی وادەش بۆ ئەو مەبەستە کارێکی دروست نییە و ئاماژەی بۆش کردووە دەتوانرێت کێشێکی 50 ساڵە بورن ناتوانرێت کێشێکی 50 ساڵە لە 2 یاخود بۆ 3 مانگدا چارەسەر بکرێت بەڵام پرۆسەکە هەر چەندە خێراتر بێت هەنگاوی خێرای بۆ بنرێت باشترە. دێنەوە عراق و دەچینەوە سەد کە وەزارەتی ناوخۆی عراق ئەنجامی سەرەتایی لێکۆڵینەوەکانی لە ئاگرێکی شاری کووت ڕاگەاندووە 7 کەس لە کارەکانیان دوورخراونەتەوە و 3 ئەفسەریش ڕاگیراون. عەمید میقداد میری سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی وەزارەتی ناوخۆی عراق ڕایگەاندووە لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی شاری کووت دەستی با کارەکانی کردو و زانیاری کۆ کردوتەوە لەگەڵ دەستکەوتنی بەڵگەنامە و وەرگرتنی لێدوان لە شایەت حاڵەکان و وتیشی ئەنجامی سەرەتایی لێکۆڵینەوەکان دەریخستووە 7 فەرمانبەر و بەڕێوەبەر و ئەفسەری شارەکە کەم تەرخەم بوون لەسەر ئەو بنەمایەش لە کارەکانیان دوورخراونەتەوە 3 ئەفسەری دیکەش کە پێک هاتوون لە بەڕێوەبەری بەشی ئاسایشی گەشت و گوزار و بەڕێوەبەری بەرگری شارستانی و فەرماندەی کردیەکی بەرگری شارستانی کووت لە کارەکانیاندا ڕاگیراون و تا ئەو کاتی لێکۆڵینەوەکان کۆتاییان دێت و عەمید میقداد میری ئاماژەی پۆش کردووە. وەزیری ناوخۆ لیژنەکەی سەرپەشە کردووە لە دوورخستنەوەی ئەوانەی کەم تەرخەمن و دوای تاوبوونی لێکۆڵینەوەش راپۆرتی کۆتایی بۆ ڕای گشتی بڵاو دەکەنەوە و سەرپێچی کارانیش سزا دەدرێن و هەر کەسێک لە هەر پلە و پۆست و پایەکدا بێت و دەستی دەستپاکی عراقیش ڕایگەاندووە بە فەرمانی دادگا بەڕێوەبەری هۆبەی زیادەڕەوی و بەڕێوەبەری پێشووی ڕێگەوبان و لێپرسراوی هۆبەی ڕێخستنی کار لە شارەوانی کووت با تۆمەتی کەم تەرخەمی و سەرپێچی بەهۆی ڕووداوەکەوە دەستگیر کراون.
بڕیار هەفتەی داهات و دابەشکردنیەکی نیشتەجێبوون بەسەر ئەو کرێنشینانەی فۆرمیان پڕکردوەوە دەست پێ بکات. کۆمەڵی کرێنشینان دەڵێت لە هەرێمی کوردستاندا 250,000 کرێنشین هەیە و یەکی نیشتەجێبوونی پێویست نییە بۆ چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون. کارزان ڕەسوول سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینان با کورسات نیوزیراگەیان 27,000 خێزان فۆرمیان پڕکردوێتەوە، بەڵام بەشێک لەو یەکانەی نیشتەجێبوون کە حکوومەت بڕیاری داوە بەسەر هاوڵاتیاندا دابەشی بکات تاو نەکراون. خۆی گشتی یەکەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان 9401 نیشتە جێبوونە واتە 1.3 واتە هەر بڵێن یەکەیەکی نیشتە جێبوون 3 خێزان فۆرمی بۆ پڕکردیتەوە. بەو یەکانە کە بەنسبەی بەجێری شارەکانی هەرێمی کوردستان دیارە شوێن هەیە 170 تاوا بووە، شوێن هەیە 135 شوێن هەیە تا ئێستا مەسەلەن هەر زەویە بە زەوی ماوەتەوە. بۆیە لەسەر پێشنیاری بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە کاکدانا عەبدولکەریم پێشنیاری کردکە ئەو یەکانە دابەش بکرێ و ئێمەش وەکو کۆمەڵە تێبینیمان لەسەر دابەشکردنی وەزارەتی ئاوادانکردنەوە نەبوو، زیاتر تێبینیمان لەسەر دەستەوە بەرهێنان بوو، چکە خۆت دەزانی پێمان باش بوو دابەشکرێت لە بۆ یەکە دابەش نەکرێت لەوانی لە کابینەی داهات و دەستی بۆ پرۆژێ بکرێت. دیارە لەو 9401 نیشتە جێبوونەی پشتشر بەر شاری سلێمانی دەکەوی، ئەوەیە ئێستا لە شاری سلێمانی پرۆژەمان هەیە 195 تەواو بووە و بەشێکی تری تقریبەن دەتوانم بڵێم 180 تێدایە، واتە ئەوان بەختیاوەریان زیاترە لەوەی کە لە شارەکانی دیکە. 42 ساڵ بەسەر ڕاگواستنی زۆرم لەی سنووری باڵاکاتیدا تێدەپەڕێت کە تێیدا دانیشتوانی 120 گوند و ناوچەی ئەو سنوورە چۆڵکران، بەشێکیان باتەواتی کاولکران و هاوڵاتیانی باڵەکاتیش کە گوند و ناوچەکانیان چۆڵ کراوە داوا دەکەن خزمەت گوزارەکان بگەێنرێتە ئەو ناوچانە بۆ ئەوی ئاودان بکرێتەوە و دانیشتوانیش بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان. وڵا ڕاگواستنی باڵەکایەتی وەکو باڵەکاتی ئێستا گوندەکانی ما لە هەفتەی دەستی پێکرد، وەکو ناوەندە و گەلەژێر و گوندژۆر و شۆرە و ئەوانە تەحقیقین ڕاگوازن چۆمان لە هەندێک لە گوندەکانی دۆ لە ڕستوانە لە 78 دەست بکرد، بەس هەتا ئێستا وەکو گەڕانەوە لە گوندەکان ڕاستی ئێتیمامی پێ نەدرایە، ینی حیساب کە ئێستا شە ڕاگوازرانە ئێستا گوندا هەیە وەکو گوندی ما ئێستا نەکارەبای هەیە، نە شەبەکەی هەیە، تەلەفۆنات نەجادە و ڕێگاڵبانی بەو شێوەیە، ئایا خۆیان ینی حکوومەتی خۆن زیاتر ئیحتیمامیان پێ بدا خەڵک بگەڕێتەوە گوندەکان کە سەرچاوەیەکی باشی داهاتی کوردستانە. دەبێت حکوومەت احتیمام بە ڕێگاڵبانی بدا، بە کارەبا بدا، بە خەتی ئەنتەرنێت و تەلەفۆنات دەبێت احتیمام بۆ شتانە بدا، یارمەتی فەلاحەکان و ئەوانە بدا لەوەی زیاتر بەخزەکان و ژینەتەکان بۆ بژێننەوە. لێپرسراوێکی ڕۆژاوی کوردستان ڕەتی دەکاتەوە بڕیاری دەستبەرداربوون لە خەباتی چەکداری هەسەدە بگرێتەوە و تەشڵایەت ڕاستەوخۆ لەگەڵ تورکیادا لە پەیوەندی و دانوستاندان. ئیلهام ئەحمەد سەرۆکی دەستەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری خۆبەڕێوەبەری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەاندووە لە پێناو سەقامگیری زیاتری ئاسایشی سووریا گفتوگۆ و پەیوەندیان لەگەڵ تورکیادا هەیە، بەڵام بڕیاری لە ناوبردننی چەک لە چوارچەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا بە هیچ شێوەیەک هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ناگرێتەوە. واوتشی بابەتی سەرەکی دانوستانەکان چۆنێتی جێگیربوونی هەسەدەیە لە ناو سوپای سووریای نوێ نەک لە چەکداماڵی نێو هێزە. ئیلهام ئەحمەد ئاماژەی بۆش کردووە ئەمریکا و فەڕەنسا ڕۆڵی ئەرێنیان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەیە و خەڵکی سووریاش بێزار و ماندوون لە جەنگ و ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە دانوستان و ئاشتی هەیە. سەرۆکی سووریا ستایشی ئەمریکا دەکات بۆ ڕاگەاندنی ئاگربەست لە پارێزگای سوێدا و داواش لە هەموو لایەک دەکات پابەندی ئاگربەست بن. ئەحمەد شەرە سەرۆکی کۆماری سووریا ڕایگەاندووە ئەمریکا وڵاتانی عەرەبی ڕۆڵیان هەبووە لە ڕاگررتنی شەڕ لە پارێزگای سوێدا و داواشی کردووە بە وریایی مامەڵەگەل لەگەڵ ڕەوشەکەدا بکرێت. وتیشی ئیسرائیل بەڵێنی داوا ڕێگە بدات بە تێپەڕبوونی هاوڵاتیان بە شێوەیەکی سەلامەت لە سنوورەکاندا.
نشكر ونثمن الدور الكبير الذي قامت به. سپاس و پێزانینمان هەیە بۆ ڕۆڵی ئەمریکا کە هاوشانی سووریا وەستاوە لەم ڕەوشە دژوارەدا و سوور بووە لە سەر سەقامگیری و دووبارە بنیادنانەوەی وڵاتەکەمان. سپاسی وڵاتانی عەرەبی دەکەین کە پاڵپشتی کاریگەریان هەبووە و رووسیا و چین و یەکێتی ئەوروپاش دژی بۆڕوومانی سووریا وەستاونەتەوە و ئیدانی پێشێلکردنی سەروەری خاکی سووریایان کردووە. هاودەنگی نێودەوڵەتی هەیە لەسەر سەقامگیری سووریا. لەم ڕۆژە هەسیارەدا گرنگە بە ژیریەوە مامەڵە بکرێت و پێویستە ڕێگری بکرێت لە هەوڵەکانی دانەوەی ئاژا و فیتنە. سووریا گۆڕەپانێک نییە بۆ پرۆژەی دابشکردن و جیاکردنەوە. الذي أظهره هؤلاء الشركاء يعكس الحرص المشترك. ئیسرائیل و سووریا با هەوڵی ئەمریکا لە ساراگربەس ڕێککەوتنەوە داوە لە دروز و بەدەوی و سونەکانیش دەکرێت چەکدا بنێن. تۆماس باراک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا ڕایگەاندووە بەنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل و ئەحمەد شەرع سەرۆکی سووریا با هەوڵی ئەمریکا و مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەو وڵاتە لە سەراگربەستێک ڕێککەوتون کە لەلایەن تورکیا و ئوردون و دراوسەکانیانەوە پەسەند کراوە. باراک داوای لە دروستەکان و بەدەی وەسوونیەکانیش کردووە چەکەکانیان دابنێن پێکەوە لەگەڵ پێکاتەکانی دیکەدا ناسنامێکی نوێ بۆ سووریا بنیاد بنرێت. ڕۆژی 13 ئەم مانگە لا پارێزگای سوەیدا شەڕ لە نێوان بەشێکی گروپە چەکدارەکانی دروز و هۆزە سونیەکان دەستی پێکردو و چەند جارێکیش ئاگربەست ڕاگەنراوە دواتر هەڵوەشایەوە و ڕوانگەی سووریش بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەاندووە لە شەڕ و ئاڵۆزیەکانی سوەیدا تا ئێستا 718 کەس کوژراون. حەسەن کۆچەر جێگری هاوسەرۆکی گشتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوی کوردستان با کورسات نوێزی ڕاگەیان پارێزگای سوەیدا بە تەنهانیە و ئەنجومەنی ڕۆحانی دروستەکانیش داوای لێکردوون یارمەتی مرۆییان پێشکەش بکەن و ئەوانیش بەدەمیانەوە چوون و وەتیمەکانیان ڕاستپاردووە بۆ ناردنی هاوکارێ مرۆیی و پزیشکە بەپەلەکان. دەژڵێت پێویستە ڕێکەوتنی دەی ئادار جێبەجێ بکرێت لە دەستوری سووریادا بۆ ئەوەی گەرانتی بێت و جێی مەشتۆمەڕ نەبێت و وتیشی ئەمریکا و فەڕەنسا ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە کەمکردنەوەی گرژەکاندا. بە وتەی حەسەن کۆچەر حکوومەتی کاتی سووریا هەڵە دەکات لەو هێرشانێکان جامیان دەدات بۆ سەر هۆزە جیاوازەکان و پێویستە زمانی گفتوگۆ جێگەی چەک بگرێتەوە و دووپاتشی کردوتەوە شەڕیان ناوێت لەگەڵ حکوومەتی سووریادا بەڵام ئەگەر هێرشیان بکرێتە سەر بە مافی خۆیانی دەزانن بەرگری بکەن و دانوستانەکانیش لەگەڵ دیمەشق بەردەوامن و داوای لامەرکزیت دەکەن وەکو چارەسەرێکی ڕیشەیی. ئەدامی هند بژن نظامە باز دکتاتور بوو گەرەگە تشتێن شەر و بشەر و بکوشتنێ دکتاتوریەتی شێتکەیە تنها قاتلامە بینە سەرێ عەلاویە باوەریە عەلاویە ئیدە بێ سیستەمێ نایە قاتلامە تینە سەرێ درزیە ئیدە باوەریە وێ گەلێ درزیە بێ سیستەمێ نایە وێ دەولەتێ نایە لازمە دەستورێکی لازمە هەڤهاتنێکی نەتەوی باش چێ ببە بۆ ئەم بکار بخۆش وێ ڕەوشێ دەرخت وگەرە ئارتیشێک نەتەوی چێ ببە نەلسەر عەقلیەتە فەسائلە گروپên çekdar tu nikare sîstema dewleta bide meşandin gelê Sûriye em Sûrî ne yani em ne li ser netewperestiyê siyasetê dikin em li ser gel em Sûrî ne netewî ne yanî me ji bo gelê Sûrî tekuşîn kiriye Dirziya jî tekuşîn kiriye Elewiya jî tekuşîn kiriye ez nabêjim qismekê yê desthilatdar hebûn ez behsa wan nakim feqet gelê Elewî ew jî çand neke yani ji bo wêkê çi destekdayîna ji me bê xwestin em vî gelî red dikin alem êrişî me bike em mecbûr xwe biparêzin yani haziriye me jî dû nokteda em ê bikene yani em haziriyê xwe hazirî me hene parastina xwe me bikene yani yekî êrişî me bike û bi zorê li ser me tişta ferd bike herhalde em milete qebîl nake Fransa Amerîka taybet divê hêwara nîqaşê de heye em baş dibînin gereke damin hevin ku em bikar pirsgirêka Sûrî bi hevdûra çareser bikin hewldanê wa jî hene divê noktê de feqet yani heger gelê Sûrî bi xwe gel hevdû çareser neke ji derve nikare çareser bike سەرۆکی ئەمریکا دەڵێت بەم نزیکانە دەبارمتا لە کەرتی غەزا ئازاد دەکرێن و
و ئاگربەستێکیش بۆ ماوەی 6 ڕۆژ ڕادەگەێنرێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی وڵاتەکەی ڕاگەیاندووە دانوستانەکانی تایبەت بە گەیشتن بە ئاگربەستی غەزە لە دەوحەی پایتەختی قەتەر بەردەوامە با بەشداری نوێنەرانی ئەمریکا و ئیسرائیل و حەماس و هاوتیشی بەپێی ئەنجامی گفتوگۆکان شەڕ بۆ ماوەی 6 ڕۆژ لە غەزە دەوەستێت و بەشێک لە بارمتەکان ئازاد دەکرێت و تەرمی بەشێکیان ڕادەست دەکرێتەوە. لە بەرامبەریشدا چەند بنکراوێکی فەڵەستینی ئازاد دەکرێت. ترامپ ئاماژەی بۆش کردو زۆربەی بارمتەکان ئازاد کراون و دە بارمتەی دیکەش بەم نزیکان ئازاد دەکرێن و هیواخوازن ئەو بابەتە بە خێرایی کۆتایی پێبێت. لە هێرشێکی ئیسرائیلدا بۆ سەرکەرتی غەزە نزیکەی 40 کەس کوژراون و لە 24 کاتژمێری ڕابردووشدا زیاتر لە 6 کەس کوژراون. بەیانی ئەمڕۆ لە هێرشێکی سوپای ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە 38 کەس کوژراون کە بەپێی میدیاکانی فەڵەستین 29یان لە کاتی چاوەڕوانی بۆ وەرگرتنی هاوکاری مرۆیەکان کوژراون. وەزارەتی تەندروستی غەزەش بڵاوی کردوتەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 66 کەس لە کەرتی غەزە کوژراون و میدیاکانی فەڵەستینیش ئاماژەیان بۆ کردووە سوپای ئیسرائیل و فڕۆکە جەنگیەکانی ئەو وڵاتە هەموو جۆرە گردبوونە و کۆبوونەوەیکی فەڵەستینیەکان لە خانوو و کەمپیاوەرەکان و شوێنی تشتێژێبوونی مەدەنی لە باکوور و باشووری کەرتی غەزە دەکات ئامانج.